حزبەکانی باشووری کوردستان هەمیشە باسی دەستە و دەستکردنی دەسەڵات و دیموکراسی دەکەن، بەڵام بەرگەی دوورکەوتنەوەی سەرکردەکانیشان ناگرن. ئێمە میلەتێکی مەزلوم، ئێمە لەگەڵ هەموو عالەمی دنیا شتێکی عەداییمان نییە، لەگەڵ هەموو کەس دۆست. بەعسی کافر ئەمفالی لەناو موسڵمانان دروست کرد، ئەمەش بۆ تێکدانی مێشتی نابەڕەت. نەتەوەی کورد نەتەوەیەکی زیندوو تێکۆ شەر و کۆڵ نەدەرا بۆ هەتا کوردێک بابێ کەرکووک شاری کوردستانە. تێکۆشانی هەر میلەتێک یا پارچی هەر وڵاتێک عەلاقەی بە خۆی ئەو وڵاتەوە هەیە. ئەوانەی کە لە داخل ئەو مقاومەتان کرد دوو بە سەبەبی ئەوەی کە ئەو مقاومەتە و ئەو سەورە هەستا. ئەم پیاوە پارتی دیموکراتی کوردستانی لە ساڵی 1946 دامەزران، هەرچەندە ئەو خەونێکی مەزنتر وای لێکرد بوو تێکەڵبەژیانی سیاسی و شۆڕشی چەکداری ببێت. بەهۆی کاریگەری پێگە ئاینی و کۆمەڵایەتی و سیاسیەکەی مستەفا بارزانیەوە حزبە تازە دامەزراوەکە لە ڕۆژانێکی کەمدا سەر تاپای باشووری کوردستانی تەنیەوە. دەستی باڵای هەبوو، بەڵام کاری سیاسی تەنزیمی حزبی بۆ مەکتەبی سیاسی و سکرتێری حزب بوو بۆ ئەوانە بەجێهێشت بوو، کاری عسکەری و ئەو عیلاقاتی دەرەوەشی خۆی دەیکرد. بارزانی سەرکردەیەکی مێژووی بووی پارتی، کاریزمای خۆی هەبوو، حساباتی خۆی هەبوو، تەسیرێکی تەواوی هەبوو سەر پارتی. لەبەرەوە کە نەخۆش کەوت تەمان تەسیری هۆرزڕوفی کوردستانیش با ئیتفاقی جەزائیر و شۆڕژنەما و شۆڕ هەڵگیرسایە و وفاتیشی تەمان تەسیری حتمما لە پارتی زۆر کرد بەڕاستیەوە. لەو پاژەوە مؤتەمەر گیرا و کاک مەسعود هەڵبژێرا بە سەرۆک و ئیشی کرد و بەردەوام بوو لەسەر ڕێبازی باوکی، یعنی ئەوەش حسابی هەیە، ینی چۆوانە بوو بڵێ بپەشۆکێن و هین بن و اتفاقیان بینی خۆیان ئیشیانە کردین تا حدێک توانیان شتەکە بەردەوام بن. ئێمە میلەتێکی مەزلومین، ئێمە لەگەڵ هەموو عالەمی دنیا شتێکی عەداییمان نییە، لەگەڵ هەموو کەس دۆست. شخصیەتێکی ئەفساناوی بوو، ینی شخصیەتێک بوو ناکرێ بە کەسی بشوبێنی و کەسیش بەشی وی بێ. بەڕاستی وام دەبدیت وای دەبینم چکۆ بووە یەک قیادە بۆ یەک سەرکردایەتی. ئەو ئەندامانەی مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی پاشی کۆنگرەی 6 کە لەگە بارزانی بوون بە ڕوح و بە گیان لەگەڵی بوون، یعنی بێ چۆن و چرا لەگەڵی دابوون. یعنی ئەوە ئەو سیقەیە یەکگرتنێکی دەرونی جگە لە یەکگرتنی کاری، یەکگرتنێکی دەرونی لە لای هەمووان دروست ببوو. Nous sommes des amis de tout le monde, en général. Nous voulons être amis du peuple du monde en général. Est-ce que le général a des rapports avec d'autres mouvements kurdes en Turquie, en Syrie ou en Iran? ضل علاقة هيا لقل حركات تري كردي لإيران وتركيا وسوريا. زیاتر ڕۆڵی کوردی بوو زیاتر لە حیزبی، یعنی وانە بۆ بڵێ بە حیزبێکەوە هێن بێ کوردی بوو بەعامی هەگەڵ هەموو توێژەکانی کووردا پەیوەندی هەبوو و سەرکردەیەکی کوردی عام بوو، نەک تەنها حیزبی. حیزبایەتیش هەبوو، ڕئیسی حیزب بوو، بەڵام ئەو سەرکردایەتی خەڵقەکەی لا مهمتر بوو لە حیزب بەتەنهایە. لە ساڵی 1970
ڕژێمی عێراق ناچار دەکات دان بە بەشێک لە خواستە سیاسی و نەتەوەییەکانی کورتدا بنێ، بەڵام لە ساڵی 1970 دیسان ناچار بوو شۆڕش بەرپا بکاتەوە کە ئەو کاتە نەخۆشیەک بەرۆکی جەستەی گرتبوو. نەخۆ بریادرا مقاوم بکرێ، بەڵام دوای ئەوە ئەو وەزعی بارزانی کە نەخۆشە و نەخۆشێکی کوشندەشە وەکو سەرەتان کە توش بووە، ئەوە کاریگەری زۆری بوو بەڕاستی. بە قەنەعەتی من ئەگەر بارزانی لەسەر شنگ و تااقەتی خۆی پێشان بواە و بڕوام وابوو تەسلیم نابوو. قەناعەتی وابوو کە مادەم میلەت هەیە پاش ئەویش خەڵق بەردەوام بەبێ ئیشی خۆیەکا لەو بارەیەوە و وانە بووە مەسەڵەن بڵێ کە من نەمامێتە هیچ نامێنێەوە و منیش فەردێکم لەو خەڵقە و کە من ئەگەر هەبم سوودی ئیشی خۆمەکەم، ئەگەر منیش نەبم مادەم میلەت هەبێ ئیش هەر بەردەوام ببێ. سەیدا ساڵح یوسفی باسی گرگوتی قوربان حەز دەکەم شتێکی بڵێم، حەز دەکەی ئەوەی کە لادەدە و یان توزەخ بەولادا ڕەفتار دەکە یان وەکو پێویستە دەوری خۆی نابینی یان وەکو شتی ناشایستە لێ ڕوودەدا، حەقە جەنابەت بانجی وکەی ئیجڕاعاتی لەگەڵکەی بە گۆپاڵێکی دەست دەیە لێماندەی ئەو بەو کەلیمە گۆپاڵێکی دەست دەیە و لێماندەی گوتی ساڵح وەڵاهی تااقەتی گۆپاڵ وەشاندنم مابوو ئەوە نەدەبوو، بەڵام ئێستا تااقەتی ینی ئاعترافی کرد بەوەی کە زمینیان کە نەخۆشە. بە دوورکەوتنەوەی بارزانی بڕنەوەکان بێدەنگ بوون، حەزبەکەشی کەوتبووە دۆخێکەوە کە ئاستەم بوو بتوانێ بەبێ سەرکردایەتی کردنی ئەو پارتی هەر بەبێ ڕکابەر بمێنێتەوە. هەر عالەمی سێ هەمووی وایە وەکو ئەوروپا نییە، قائیدێک کە تووشی نەخۆشیە بێ یا نامێنێ شتێت ئەسیشی زۆرەکە لە حیزبەکە. بارزانی بەدیلی بۆ خۆی دروست کرده بوو، یەکێک شخصیەتی هەبێ لە ناو شۆڕشدا لە ناو حیزبدا دروستی کرده بوو کە کاک ئیدریس و کاک مەسعود بوون. عوسمان عەبدولعەزیز یەکێک بوو لە هاوڕێ و بڕوا پێکراوەکانی مەلا مستەفا بارزانی و تاوەکو ئەو کاتەی لە نەخۆشخانەی جۆرج تاونی ئەمریکا کۆچی دوایی کرد وەک سەرپەرشتیاری یەکێتی زانایانی ئاینی مایەوە لە نێو شۆڕشی ئەیلولدا، بەڵام لە سەردەمی دوای بارزانیدا و لە ساڵی 1970 لەگەڵ ژمارەیەک لە پیاوانی ئاینی لە ئێران بزوتنەوەی ئیسلامی دامەزران. شخصيتي مامۆستا عوسمان شخصيتێکی زۆر گەورە بوو کە عەرزم کرد هەیبەتێکی گەورەی هەبوو، یعنی خۆی یەکلا کردبووە بۆ عومرە گەورەی خۆی یەکلا کردبووە، دەیوت ئەبێ ئێمە ڕەمزی وحدەت بین، ئەبینم زۆر شت هەیە، بەڵام هەندێک شت دەستکاریکردنی لەو قۆناغ و مەرحەلە ئەوانە شتی خراپتری لێ بێتەوە، بەڵام بەنەمانی مامۆستا مەلا عوسمان ئەو حکمەتە گەورەیە نەما. ئەو دەرەکیانە ئەویانە ویستکەوە بزوتنەوەی ئیسلامی دایک کە هێزێکی تۆکمە گەورە بوو کە مەگەر هەر ئێمە بزانین چه هێزێک بووە، وەکو هێزی چەکداری، وەکو هێزی جەماوەری، وەکو هێزی عولەما و تەلەبەی ئیسلامی، وەکو ناوبانگی دەرەکی لە دەرەوە لە نێودەوڵەتیە. جەنابی مامۆستا عوسمان کەسێکی نێودەوڵەتی بوو. مامۆستا عوسمان کۆمەڵ تەڵەبەکان و قوتابخانەکانی لەسەر فی ظلال و ئەفکاری تقریبا ئیخوانەکان زیاتر پەروەردا کرد، کۆوەی مفەسریش قورئانیش بوو، هەندێکی کە هەبوو خۆیان پێگەیاند و مثلا ئەمسالی مامۆستا عەلی باپیر و ئەوان، هەندێکی کەشی تێکەوت
بە تایبەتی دوای 91 ئەفکاری سەلەفیەتیان هەبوو ئەمە واتە سێ مەدرسە و هەندێکی کەش ئەفکاری تەسەووفیان هەبوو یعنی تۆ حسابی 4 مەدرسەکە سێ مەدرسە و ڕێیەکی کەش کە خۆی پێگەیاندووە هاتەنە ئەم قەزیەوە بزوتنەوەیەکی پێک هاتە ئالۆز لە ئیخوانەکان و سەلەفیەکان و سۆفیەکان و جیهادیەکان کە پێکەوە ڕاگرتنیان زیاتر ناوی عوسمان عەبدولعەزیزی درەوشاندبووەوە. دوای ئەوەی کە سیراعی دروست بوو لە بینی مامۆستا مەلا عەلی باپیر و مامۆستا عەلی عەبدولعەزیز بەداخەوە دەڵێم ئەم سیراعە ئێمە هەوڵماندا احتیوا بکرێ بەڕاستی و بە تایبەت هەندێک لە گەنجەکان زیاتر لەگەڵ مامۆستا عەلی باپیرا بوون ویستمان ئێمە لەسەر یەک تاوڵە هەموو کۆیان بکەینەوە بۆی ئاراستەی یەک تەوەجوهی کەین لە بینی ئەو عەقڵیەتە کە تەجروبەیەکی زۆریانە وەک مامۆستا عوسمان و مامۆستا عەلی ئەوان و لە بینی ئەم گەنجانە تەئالوفێ بکەین تەوافقێ بکەین لە ماڵی مامۆستا شەریف کردمان بەس بەداخەوە دەڵێم وەزعی کاتە سەری کە ئەو شەڕە ناخوازراوەی لە بینی بزوتنەوەی ئیسلامیەکی نیشتمانی کوردستانە ڕوویدا. لەبوونی ئەوە ئەو جۆرە فکرانە فکری ئیخوانی بێ یا سۆفی بێ یا سەلەفی بێ هەموو لەبوونی مامۆستا مەلا عوسمانە خرابوونە قاڵبی ئەو دەزوەوە کە بەسبوونیەوە بە کارێکی ئیسلامیەوە کە ئەو کارە ئیسلامیش لە خزمەتی بیلەتەکە بوو. براکان نەیانتوانی لەوە زیاتر پێکەوە بمێننەوە و ئاڵای سیاسی دیکەیان هەڵدا. ڕەهبەر ڕەمزی وحدەتە کە ڕەهبەریش ڕەمزی وحدەتە بە فعلی مامۆستا عوسمان ڕەمزی وحدەتی ئێمە بوو بەڵام بەنەمانی کە هەڵەیەکی زۆر گەورە و استراتیجی بوو کە کرا بۆیە من هەر لە پێش ئەوەی کە ئەو ئینکا با بڵین ئەو کۆنگرێ بێ من لە 98 ئەو بوو دوای ئەوەی ئەو دیراستم نووسیەوە کە تەوەقع ئێمە کرد بزوتنەوەی ئیسلامی بێتە چەند پارچەوە من خۆم کشاندەوە بە بێدەنجی وەکو ئەندامێکی بزوتنەوەی ئیسلامی نەمام. کودەتایەک بوو بەسەر ڕابەریەتیە ئەگەر کودەتانیە و بەیعەتە و ڕاسە بۆچی هەر ساڵ و شتێکی برد هەمووی هەڵوەشاوە بەسەریەکە. لە ساڵی 1997 لە دووهەمین کۆنگرەی حیزبەکەیدا بە جیاوازی چەند دەنگێک عەلی عەبدولعەزیزی برای بووە ڕابەری بزوتنەوە هەرچەندە هەر ئەو کات هەندێک لە هاوڕێکانی بە جۆرێک لە کودەتا نێویان برد بەڵام دووری ئەو زۆری نەخایاند و لە کۆتایی نەوەتەکاندا بزوتنەوەکە لەت بوو. ئەم پیاوە جەلال تاڵەبانیە کە هەر لە سەردەمی خوێندنی ناوەندیەوە چووە نێو سیاسەتەوە. The aims of the Kurdish people are creating a democratic regime in Iraq, مام جەلال سەرکردەیەکی کاریزمایی بووە و کاریزمای تایبەتی خۆی هەبووە لە ناو حەزب و لە دەرەوەی حەزب و لە ژیانی سیاسی و لە ناو کۆمەڵگاشە بەوەی ئەمەوە بەشێکی زۆر لە مەسەلەکان بەبوونی ئەو زۆر بە ئاسانی چارەسەرەکران و بەشێکی زۆر لەو مەسەلانێک کە ئاهاتنە پێش و پێویستیان بە بڕیاری خێرا بوو ئەو ئەیتوانین بڕیاری خێرابات. گفتوگۆ لەگە بەغدادا بڕای جیاواز هەبوو نەناوێت چێتیش لەناو حیزبەکانی تریشە ئەگەر مامزەران نەبووە ئەو وەختی ئەو تەکەتولاتان ڕەنگە لە سەرڕێی ئایا بەردەوام بین لە گفتوگۆ یان بەردەوام نەبین ڕێککەوتن لەگەڵ پارتی اتفاقی استراتیژی هەروە مامزەلال بوو حەسمی لێکردووانە. تاڵەبانی سەرکردەیەکی فرەپێناسەیە لە پشتی سەرکردە ئیسلامیەکانەوە نوێژی دەکرد و لە ریزی پێشەوەی کۆنگرەی ئەلمانی و سۆشیالیست دیموکراتەکانی شەو دادەنیشت پیاوێک کە لە ساتەنا هەموارەکانیشدا نوکتەیەکی پێبوو دەیتوانی لە واشنتۆنەوە بگەڕێتەوە بۆ تاران ماڵەکەی شوێنی بەیەکگەیشتنی سوننە و شیعە و تەنیا هەرمێزەکەی ئەویش بوو ماوەی 30 ساڵ توانی هاوڕێ بە یەک ناکۆکەکانی نێو حیزبەکەی بۆ بڕیاردان کۆ بکاتەوە.
پەیوەندی لەگە ئێرانیشە باز بوو لەگە ئەمریکاشەوە باز بوو ئەجا هەموو جار خۆیان دەگۆ ئەمریکا و ئێران بەس کە دەگەنە لای من یەک نقطەی هاوبەشیان هەیە هەردووچیان دەڵێن کەبابی مام جەلال باشترین کەبابە بە پێکەنین بەوانی دەگوتوانە هەموو مێژوو یەکێتی تا ئێستا بەندە بە تاالبانیەوە و بەدڵنیایی و ئەم بۆشایە ئەمە پێم وانە کەس بتوانێت پڕی بکاتەوە بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئەو کورسیەی کە کەسێکی دیاریکرا و لە سەریدا ئەنیشێت لە کۆتاییدا هەربێت یەکێکش لە سەریدا بنیشێت ئەویش ئەمە بەشێکە لە سنەتی ژیان سێ جار چوون بۆ لای هەموو جارێکیش کە چوم دیارە ئینسان خەفە دەخوا کە قائیدێکی کوردی ئاوا سکرتێری حیزبەکەی ئاوا ئەبینێت تەمەناکەم ڕۆژ بە ڕۆژ باشتر بێ سیحەتی چاکتر بێ بتوانێت کە بێتەوە ئەگەر بە گۆچانەکەشی بێ هەر توانێت قیادەمان بکات ئێمە کەسمان لە ڕێبازی ئەو وەکو یەشتی نیشتیمانی کوردستان لەو خەتە دەرناچین و دەور و مەکانی لەناو ئێمە دیارە بە یەکێتیەکانەوە بە خەڵکی کوردستانەوە شەوی حەڤەی 2012 دواهەمین شەوی سەرۆکایەتی جەلال تاالبانی بوو ئەو پیاوەی زیاتر لە سێدەیە لەسەر کورسی سەرۆکایەتی ئالۆسترین حەزبی سیاسی باشووری کوردستان دانیشتە بوو لە تەمەنی 8 ساڵیدا نەخۆشیەکی کتوپڕ گەیاندیە نەخۆشخانەی شاریتە لە ئەڵمانیا چاوەڕوای نەدەکرد ینی تووشی ئەو نەخۆشی بیتن یان دائما هەمیشە هینی دەکرد دەگوت پاشی مۆتەمەری داهاتوو من واز دێنم لە مەسئولیەت دەست دەکەم بە نووسینی مزەکەراتی خۆم کەواتە پێی وابوو لە مۆتەمەری داهاتوودا یەکێتی تەسلیمی دەستەکی ئەمین دەکاتن و خۆشی لە دوورەوە تەماشای دەکاتون خەریکی هین دەبێتن بەڵام بەداخەوە کە تووشی ئەو نەخۆشیە بوو ئەو بەرنامەشی لێ پێتەواو نەکرا لە قۆناغە کۆتاییەکانە مەمزالە بەشداری لە کۆبوونەوەکانە نایک کەمتر بە هەرویش بەشێکی زۆری پەیوەندی بە تەندروستیەوە هەبوو بەڵام پاشەوەی کە ئێمە لە سلێمانی کۆ ئەبووینەوە بڕیارمان لەسەر زۆر مەسەلە ئەدا پاشان ئەچوین بۆ دەباشان و لەوێ ئەمان بینی بڕیارەکانی خۆمان پێ ڕائەگەیاند و لەوێ خۆشی باس کە سەیری ئەکرد بیرمە یەکێک لەو وتانی کە ئەو باسی کرد و پاشەوەی کە بڕیارەکانی بنووتی من پژێری هەموو ئەو بڕیارە ناکەم و هەمووی بڕیاری باشە و ئەمە قسەیەکی وای کرد وەکو ئەوی ئەمە پرۆڤە بێت بۆ سەرکردایەتیەک کە مەمزەلالی تیانە بێت دەمێکە پزیشکەکان قسەی کۆتاییان لەبارەی تاالبانیەوە کردووە کە چی دیکە ناتوانێت لەسەر کورسی سەرۆکایەتیدا بنیشێتەوە کەچی هێشتا هاوڕەکانی بەناکۆچی ماونەتەوە زۆر پێویستیان بەوەیە کەسێک لە شوێنی سەرۆکەکەیان بێت و ناشتوانەوە بڕیارە بدەن بە ناوی خۆم و بە نوێنەرایەتی بزوتنەوەی گۆڕان سڵاوی گەرم ئاراستە یەک بە یەکتانەکەم ساڵی 2006 یەکێک لە هاوڕێدێرینەکانی تاالبانی جێهێشت و دواتر وێنەی مۆمێکی لە نێو ئاڵایەکی نیلیدا بەرز کردەوە کە ئەوە هێمایەکی ڕوون بوو بۆ هاتنە دەرەوەی پارتێکی سیاسی دیکە لە هەناوی یەکێتیدا ئەو کۆدانی لە دەست نەوشیروان مستەفایان بۆ ئەوەی کە بتوانێت ببێ بە سەرکردەیەک لە دوو مێژووی جیاوازە لە مێژووی شاخە شەرەفی ئەوەی هەبێت کە بزوتنەوەیەکی چەکداری یەکجار کاریگەر دروست بکە کۆمەڵە و لە شاریشە لە مۆدلێکی 180 لە پێچەوانە بزوتنەوەیشی مەدەنی دروست بکە زۆرن یەکێک لەوانە مێژووی پاشێتی و مزداقەتی ئەم پیاوەیە لە کۆمەڵە گڕۆوە بە تایبەت لە مەسلەی گەندەڵی و لە مەسلەی ئەم زۆهدەی کەتیایەتی و بێباکبوونی لە مەسلەی پارە و ئەو حیات دەروێشی کە هەیەی خۆی بە شێوەیەکی گشتی یەکێکە لەوانەی کە کاریگەریەکی زۆری لەسەر ڕای خەڵک بە شێوەیەکی گشتی داناوە هیچ شتێکی دنیایی سەرنجی ئەو ڕاناچێشێ ئەوەی سەرنج ڕاکێشێ ئینسانەکانن
و طبیعەتی ئینسانەکانە و کێشەکانی مرۆڤەکانە کێشەکانی ئینسانەکان لەم دنیادا چییە؟ بڕوا ناکەم کە زوو کاگنوشوان لە مێژووی کورد شارەزا بێ و کە دیارە هەندێک مؤرخی ترمان هەیە مێژوونووسی گەورە وەکو محەممەد ئەمیرزەکی یاخود دکتۆر کەمال ماسەر یاخود شەرەفخانی بەردیسی بەڵام کاگنوشوان لە سەردەمی لە سەدەی 20 کە قەڵەمێکی سەحاری هەیە سحری هەیە. کوردستانی سربەخۆ شتێ نییە بە قسەدا بمەزرێ بەڵکو تەلارێکە پێویستە پایەکانی لەسەر زەمین بچەسپێن. دیویشی نادیاری سەقافەتی کاگنشوان کە ڕەنگە خەڵک کەمتر بیزانێ مەسەلەی بینینی فیلمە. کاگنشوانی شکلوانەیە کە زۆر شەو و زۆر ئێوارەدا ئەنیشە بە دیار فیلمەوە. بەسەم فیلمی داوە بە خۆم لەسەر هەنێ فیلمی دۆکۆمنتی لەسەر بۆ نمونە گەڕانەوەی خومینی لە فەڕەنساوە کە BBC کردبوو ینی زۆر جار چوون بۆ لای پاوسی کردو فیلمەکە لە بەروی سەیری فیلمێکی کردو دوای دەستی پێ کردوەوە بە سیرکردنی یعنی سەقافەتێکی گشتگیرە ئەمە تەسیری داناوە لەسەرەوەی کە هەمیشە ڕوئیا و خوێندنەوەیشی تا ڕادەیەک با بڵێن دەقیق بێ. نەوشیروان مستەفا ئامین تەمەەن 170 ساڵ زۆرتر بە شڵەقێنەری گۆمە سیاسیەکان دەناسرێتەوە یەشێک لە دامەزرێنەرانی یەشێتی و کۆمەڵەی ڕەنجدەران بووە و لە کۆتایی نەوەتەکانیشدا باڵی ڕیفۆرمی لە نەوێچێتی دروست کرد. لە ساڵی 2009 بزوتنەوەی گۆڕانی لە بەردەم تاقیکردنەوەیکی پەرلەمانیدا ڕۆژانی داهاتوو جارێکی تر ئەچنەوە بەردەم سنووقەکانی دەنگدان بۆ ئەوەی بڕیار لەسەر شێوازی حکومڕانی وڵات و نوێنەرەکانی خۆتان بدەن. ئەوانەی کە خۆشیان نەویستووە ئەو ئەوانەی کە لەبەرەی ئەو بەریشا بوون لە بەرامبەر حریفی بوون بە هەمان شێوە معتەریفون بە ڕاستی ئەو لە کاری سیاسی بە دروستی ئەو لە کاری سیاسی و بەدڵسۆزی ئەو و بە ئیمانی قوڵی ئەو بە مەسەلەکانی کە تەرحیانەکە. زۆر جار ڕۆیشتوم شەو چوون بۆ لای لە مەجلیسەکەیە تەنها مامۆستای زانکۆم بینیوە لەگەڵ کۆمەڵە مامۆستای زانکۆ دانیشتۆ بینیومە لەگەڵ کۆمەڵە مەلا دانیشتۆ شەوی تر تەبان لە دەرفەتی ترا بینیومە لەگەڵ کۆمەڵێک حاجی و کۆمەڵە کاسبی شاری سلێمانی دانیشتووە پرسیارەکە لە حاجیەکان پرسیارەکە لە کاسبکارەکانی بازار چی هەیە چی نییە دەنگ و بە یعنی هینێکی هەیە سەقافەیەکی کۆمەڵایەتی هەیە کە لە خوارەوە شتەکانی پێگەن. هەرچەندە نەوشیروان مستەفا بەردەوام جەختی لەوە دەکردەوە کە بزوتنەوەکەی مۆدێلێکی تەواو جیاوازی سیاسی و بەدامەزراوەی کردن کۆتایی بە هەژمونی سەرۆکی و سەرۆکی فریادڕەست دەهێنێ بەڵام هێشتا دەنگی ڕەخ نەدێت بەشێک لە هاوڕەکانی جیان هێشت و پاساوی ئەوەیان هەبوو قسەی کۆتایی هەمیشە لای خۆیەتی. یعنی ئەگەر زروفەکە سەخت بێ بە ئەندازەیە کە کەسێکی تایبەتی ببێت ڕەنگە قرس بێ بە کاگنۆشوان بەڕاستی ینی و ئەگە زروفەکە بارێکی ترا بگۆڕێ کە شێوازی خەباتەکە بگۆڕێ یعنی دیموکراتیانە تر بێ و فەزاکە بە ئەندازەی ئێستا قرس نەبێ ڕەنگە گۆڕان بتوانە بەرە پێشەوە بچێت. حیزبی سیاسیە بۆ دایان بەیاننامەی دەرکردووەی توانیوە بچووکترین کاریگەریدا بن ئێمە بەیاننامێکی حەوخاڵیمان دەرکرد یعنی کوردستان تووشی یەک هەزەی گەورە بوو کە پێم وایە بەشێکی پەیوەندی بە کاریزما و بە وجودی نەوشیروان مستەفاوە هەیە. ئەزمونەکانی چواردەی ڕابردوو دەری خستووە کە تاقیکردنەوەی سەختی بەردەم حیزبەکان دەستبەرداربوونی سەرکردەکانیانە بەڵام دواتر خەڵک تێدەگەن چارەنووسی حیزبی ڕۆژهەڵاتی بەسراوە بە چارەنووسی سەرکردەکانیانەوە. ئەزانێن ڕاستیەک هەیە پێویست بێت چەند و چوونە ئەویش ئەوەیە لە شەرقا سەرکردە و شخصی یەکەمی حیزب شخصی یەکەمی وڵاتێک تەنانەت شخصی یەکەمی موەسسەیەکیش تەسیری زۆری هەیە هەر کەسێک پێچوانەی ئەمە قسە بکە هەڵەیە ئەمە بەنسبەت بزوتنەوەی گۆڕانی شۆ ڕاستە. ڕاهبەرەکانیشی تر ئینسانن دەڕۆن ڕۆژ لە ڕۆژان ینی هەمومە هەر دەڕۆین ینی لەبەرەوە ینی گرنگترینشی لەوەیە کە بزانین منهەجی کاگنۆشیروان و میتۆدی کارکردنەکەیەتی کە سەرنج ڕائکێشێت و بەردەوام ڕێگانەکان بدوێن.